سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاش شەناوکارانم بووین و میێنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەم ڕۆژ لەنێو بازار دەمانوێت بپرسین کاریگەری حیزب لەسەر بڕیاری دەدگەکان چییە؟ تۆی هاوڵاتی تا چەند پێت وایە حیزبەکان دەست وەرئەدەن لە کاروباری دەدگەکان و ناهێڵن سەر بە خۆیانە و دادپەروەرانە بڕیاری خۆیان بدەن. ئێوە بەڕێز بینەرمان بن با بزانین ڕای هاوڵاتیان چییە سەبارەت بە کاریگەری حیزب لەسەر بڕیاری دەدگەکان. فەرمونون با پێکەوە گوێبیستی پەیامەکان بین. لە هەرێمی کوردستان تا چەند پێت وایە دادگاکان سربەخۆن حیزب دەست وەرنادەدەنە کۆرباری دادگاکان؟ دادگاکان بە شێوەیەکی عام خەریکە بەلای لایەنەکان هاچێتەوە، چون ئەو حڕیەی جاریانیان نەماوە وەکو قرار لای خۆیان بەقرار بن بە شێوەیەکی سەرەکی. لەبەرەوەی سێرەکەی دادگاکان بە لێرەژنا لە وڵاتەکان بۆن و لە میسریشا بینیمان کە وەکو دەدایەکە کرا بەسەر مورسیا سێرەکەی دادگای ئێوێ بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرەکات دوایەوەی گۆڕێ بە حکمی ئەبەدی کە لێرەش هەمان ڕێچکەیەوانیان گرتوێتەوە، هیچ جیاوازیەک نابین لە دادگاکانە لە وڵاتە بەتاتی لە وڵاتە ئاسیایەکانە. لە هەرێمی کوردستانە تا چەند پێت وایە حیزب دەست وەرئەدات لە کاروباری دادگاکان؟ حیزب دەستەوە وەرەیاتە ناخواردنەکانیشمانەوە هەر کاروبارەکان. کاری ئەمە چییە؟ بڵم چی؟ ئەنی پێت وایە دادگاکان سەربەخۆ نەبن بە ئازادانە حاکمەکان بڕیاری خۆیان بدەن؟ بەتەشید سەربەخۆ نییە، بەتەشید هەموو شتێک دەستی حیزبی لە پشتەوەی لە وڵاتی ئێمەیە. ئێمە چۆن بتوانین شکۆ بۆ دادگا بگەڕینەوە حاکمەکان دادپەروەرانە سەربەخۆیانە بڕیاری خۆیان بدەن؟ بەچی ئەکرێمە؟ بە ئازاتیەوە حاکمان ناکرێت ئەگەر خۆیان جەری بن و بتوانن، بەس ئەگەر هەر مەسلحەتی خۆیان بی و هەربی لە بەرژەوەندی خۆیان بکەنەوە بە قسەی حیزبەکانەکەن. پێت وایە کاریگەری حیزب لەسەر بڕیاری دادگاکان لە هەرێمی کوردستانە بوونی هەیە؟ بەڵا زۆر بەداخەوە بۆ هەموو وڵاتانی جیهانی سێەم بە تایبەتی حیزب دەستیخادە هەموو کایەکانی ژیانەوە بە تایبەتی دادگاکان، چکە ئەوڵوەخێر ئەوە کە دامەزراوە ئەبێت لە مەسلحەتی حیزب بۆ مەسلحەتی حیزب بیشکا، لەبەرەوە نابێت دادگاکان بە دوور بێت دەستێوەردانی حیزب زۆر بەداخەوە کە ئەو وایە زۆر دووربایە لە دەستێوەردانی حیزبی. حاکم هەم لە شریعەتی ئیسلامدا هەم لە وڵاتانی دیموکراسیدا هەم بە پێی یاسا دنیایەکانە پێی یاسا ئاسمانەکان شکۆیەکی ئێجگار گەورەیان هەیە و ڕێزێکی زۆران لێ گیراوە. پێت وایە بۆچی حاکمەکان ئەمە قوبوڵ ئەکەن ڕێگە ئەدەن دەستی حیزب وەربدرێتە ناو دادگاکان و کاریگەر لەسەر بڕیاری حاکمەکان دروست بکەن؟ وڵی بەڵام چی ئەتوانێت ئەو پرسیارە ئاراستەی خۆیان بکەێت، بەڵام زۆر کەسیش هەیە احترامن لەوە چێ مؤهل نەبێ حیزب دانەبێت بە خاتی مەسلحەتی خۆی، بەڵام ئەتوانی پرسیارەکە زیاتر ئاراستەی خۆیان گەێ بڵێ بۆ چی واکەن، چکە تۆ پەیامێکی ئینسانی لەسەرە پەیام بە سوێن دەتخواروەکە ئەوەی کە لە مەسلحەتی گشتیە بێت لە مەسلحەتی ملت تا بێ ئەوە بکەیت، بەڵام بۆچی لە بڵین لە بەرژەوەندی ئەو سوێنەی کە خواردوتە لەگە سوێنەکە تا ناو بە ناو لە عادەی. تۆ قەناعەتت بەوە هەیە کە حیزب بە تەواوی دەست لە کاروباری دادگا وەربدات؟ وەڵاهی من پەیوەندیم نییە زۆر تێکەڵیم لەگەڵ حیزب و لەگەڵ دادگاکانە، بەڵام نازانم ئەڵێن ئێمە چۆن بتوانین شکۆ بۆ حاکم بۆ دادگا بگەڕێنەوە بۆ ئەوەی سەربەخۆیانە کاری خۆی ئەنجام بدات، چونکم دەسەڵاتی سی هەمە لە هەموو دنیادا. وڵی تۆ ئەبێ لە بێشە لە دروستکردنی ئینسانەکان دەست پێ بکەیت، لە دروستکردنی کەسایەتیەکە دەست پێ هەر کەس واجبات و فەرمانی خۆی بزانێت، هەر کەسێکە واجباتی خۆی زانی ئەرکی خۆی زانی کەس لە حدودی خۆی تێپەڕناکە، ئەزانێت کامە حدودی خۆیەتی، کامە سنووری خۆیەتی، کامە لە مەسلحەتی ئەوایە لە مەسلحەتی شەعبایە لەوە زیاتر لا نادا. بەڵام ئیتر ئەگەر حیزبیش کە دەسەڵاتی گەورەی لە وڵاتە باوەڕاکەم کە نەبتوانێت حاکم توان مخالەفەی حیزب بکە. لە هەرێمی کوردستانە پێت وایە تا چەند دەستی حیزب لەسەر دادگاکان کاریگەری هەیە و بڕیاری دادگاکان ئەگۆڕێت؟ وڵی بێگومانە جاخۆ ئەگەر هەر دادگایە بگریت و ئەگەر بتەوێت کێشەیە بەریتە دادگا، ئەگەر حەزب لە پشتیەوە نەبێت ئیشی بۆ کەس ناڕوات، ینی دادگاکان هەمویان پەیوەستن بە حیزبەکانەوە سەربەخۆنین بە هیچ شێوەیە. ئەگە سەربەخۆ وایە کوردستان ئەم نەیەگەشتە ئەم ڕۆژە. بە بێگومان چونکە
هەر کێشەیەکە بینیت بۆ نمونە تیرۆرکردنی کەسێک یاخود کوشتنی کەسێک زۆر بە دەگمەن بە 4 ساڵ 5 ساڵ کێشەکانی هەمووی بەلاوە ئەنێن و بەبێ ئەوەی کەس بگەڕێ بە دوایە ئەگەر بێت و ینی بەسیترین شتێ بکەی لەم کوردستانە زۆر بە ئاسانی شتێکی بەسیت بکرێت لە ماوەی سعاتێ 2 ساعات ئاژیرەکە بەڵام ئەگەر بێت و شتێکی گەورە بکرێت بە هیچ شێوەیەک ینی دیار نیە ینی نازانی کوێی بۆ بگەڕێت بە بێگومان دادگاکان بەڕێی من هەرچەند نەوەکو بەڕێی من بەڕێی هەموو حزبەکانیش هەروایە ینی سربەخۆنین هەمووی حزبین حاکم بە پێی یاسا ئاسمانیەکان بە پێی یاسا دنیایەکان کەسانێکی خاوەن شکۆ و خاوەن ڕێزن کەسانێکن بە پێی دین بە پێی یاسا شکۆیەکی گەورەیان هەیە پێ دوایە بۆچی ڕێگە ئەدەن دەستی حیزب تێکەڵای بڕێری حاکم بێت چونکە حاکم کەسێکە توانین بڵین لەسەر و هەموو کەسێکەوەی لە وڵاتە لەسەر و پاشایەکی شەوەیە ئەوەتە هەر حاکم بوو سەدام حوسێنی گەیاندە ملی پەتی قەنارە وانە بەڵێم ئەو حاکمانەی کە تۆ حسابی کوردستان و بڵێن ناوەند جیایە بەڵام لێرە ئەگەر کێشەیەک دروست بێت لە لای کە ئەینێرن بۆ لای حاکمی کوردستانی خۆمان پێشوەخت ئاگادار کراوەتەوە یا بە ئۆکەی یا بە شێوازێ پێڵێ ئەو ئیشە مەسەرەن نابێ بکرێت بە هەر شێوازێ بێت تەخیرەکات و ئەم مانگ و ئەو دوو مانگ و ئەو مانگ تر کابرا لێ بێزارە بێ بەڵێ بە پێی یاسا و قانونی شەریعەتی ئیسلام ئەگەر هەشت زمانی زوو هەمووان نەزانین ئەگەر بێت و کابرایەک کتێبی دینەکان بخوێنێتوانێ زی بکرێ بێت دەستی ببڕێ لەچ دادگایەکە دەستی حیزبیتیانی لە سەدا سەد هەیە ئەمە ئینکاری تیان نایە زۆر دڵنیایی زۆر دڵنیا لا حزب بووینە نێرە بنەڵێ ئەو دوکانەدا خەر ناتوانێت ئەو کەسە بگرە ئەو کەسە وای لێ مەکە زەلانی کوشت بێت بە 5 دقیقە لە سەری سەرەوە ئەوەی کە لە کورسەکەی سەری سەرەوەی دایگرنە خوارەوە تا خواری خوارەوە بۆ نمونە قرارە کە دەرەکرێ مخالفی ئەو قراری کە ئەدرێ لە یان دەرگاکانەوە خەڵک قبوڵی نەکا خۆ پیشاندام کاکەی چیەکە بە دای مافی خۆی بکاویش خەڵک لە هەرێمی کوردستان پێ دوایە تا چەند دەستی حیزب کاریگەری لەسەر بڕیاری دادگاکان هەیە و نەیاڵن دادگاکان سەر بە خۆیانە ئازادانە دادپەروەرانە حکمی خۆیان بکەن وڵی لە ساسە یعنی من پێم وایە لە ساسە هەموو حیزب و لایەنە سیاسیەکان باڵا دەسن لە بەشی دادگا چونکە ئێمە گەر بمانێ و نەمانوێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئێمەش ینی مافمانێ وەکو ئەو وڵاتانە مافی هەموو دادگاکان و مافی مەحامیەکانش پارێزی بەڵام بەداخەوە لە کوردستانە یاسا سەروەر نییە من وەکو هاوڵاتیەک یعنی خۆم بەش بە حاڵی خۆم زۆر ناڕەزایم هەیە بەرامبەر ئەو کەسانەی کە بە یاسا و بە عەدالەت ناجوڵێنەوە لە هەرێمی کوردستانە تا چەند پێ دوایە دەستی حیزب لەسەر بڕیاری دادگاکان کاریگەری هەیە جا لەکوێوانە لەچ دادگایەکە دەستی حیزبیتیانی واتە حیزب بڕیارە لە بری دادگاکان بەڵێ هۆکاری ئەمە چییە؟ هۆکاری چییە حیزب دەسەڵاتی تەواو لە هەموو وڵاتە ئەوە مەسەلەکەی باشە ئەگەر حیزب دەست بەر بدات ناو کاروباری دادگاکان نەیەڵێ دادگاکان سەر بە خۆیانە دادپەروەرانە ڕازگویانە کاری خۆیان بکەن پێ دوایە ژیانی خەڵک و حکومڕانی بەرەوکوێ بڕوە ئەوە یەکەی سەر نمونەکەی کە بیینین ئەمە فەراغی دادگایە بەڵێ ئێمە چۆن بتوانین شکۆ بۆ دادگاکان بگەڕینەوە بەچی ئەکرێت ناکرێت بۆ ناکرێت لەبەرەی زۆر ڕەشبینم بەرامبەری بەڵام هیچ شتێ مەحاڵ نییە زانی مەحاڵ نییە بەس ناکرێت لە کوردستانەوە هەر ناکرێت ئەگەر کرا بەچی ئەکرێت ناکرێت هەب بینیمان هەوڵ درا خەڵکی چی بۆ نەکرا لە هەرێمی کوردستانە بەڕای بەڕێستان تا چەند پێ دوایە حیزب دەستی هەیە لە دادگاکانە و کاریگەری لەسەر بڕیاری دادگاکان دروست دەکات وڵای دەستی هەیە زۆر زۆریش یعنی حیزب بڕیارەدا لە دادگا بەڵێ هۆکاری ئەمە چییە بەڕای تۆ وڵای هۆکاری ئەمە بەڕێی من خۆیان هێنن سەبەبی شتەکەن ئەگەر
حیزبەکان ڕێگە نەدەن حاکمەکان بە دادپەروەرانە بە ڕاستگۆیانە بە حەقبێژانە ئیشی خۆیان بکەن و بە ئارەزووی حیزبەکان دادگاکان بڕوا بەڕێوە. پێ دوایە ژیانی خەڵک و ژیانی میلەت و هەروەها حکومڕانی بەرەوکوێ بچێت. وەڵا بەرەو ئەگەر ئەوانە بکەن بەرەو باشی ئەڕوات. ئەگەر حیزب دەست لە کاروباری دادگا وەربدات بەرەو باشی ئەڕوان بەرەو خراپی بەرەو خراپی ئەڕوا. ئەبێ دەست لە دادگانا بە هیچ شێوەیە کاروباری دادگا. لە هەموو جیانە لە دوای دەسەڵاتی یاسادانان کە پەرلەمانە لە دوای دەسەڵاتی جێبەجەکردن کە حکومەتە دەسەڵاتی سێهەم دێ کە دادوەریە. ئەم دەسەڵاتە پێ دوایە لە هەرێمی کوردستانە پەک خراپێ؟ بەڵێ پەک خراوە. بەڕاستی چی بڵێم ینی گویانە خەڵک کوردی بەڕاستی خەڵک ئیفلیج بووە شتەکانی هەمی لە بیرچێتوانێ دادگا فەشەلی هێناوە بەڕاستی ینی ئیفلیج بووە لەم وڵاتەیە ینی کەس بە کەسە خاوەندەرەتیان نییە. پاشەگەردانیە؟ پاشەگەردانی بالفعل بڵێ. هۆکاری ئەمە چییە؟ وڵای هۆکاری بڵێم تەمان سڵتە دەورە بین لەو شتانە ئیدارە نییە حکومەت بەڕاستی هەر یەکەو بۆ خۆی قەرارە دەرەکە بەڕاستی کۆمەڵدایەنەکان هەموو شتیان بیەوە دیارە شتی نەهاق زۆر بەرامبەر بە خەڵکا کرێ. بڕیاری دادگاکان بڕیاری حیزب بە قەناعەتی تۆ؟ وڵای بەتایبەتی بڵێ. لە هەرێمی کوردستانە پێ دوایە تا چەند دەستی حیزب کاریگەری لەسەر بڕیاری دادگاکان هەیە؟ لە 100% هەیە ئەمە ئینکاری تیان ناکەین. زۆر دڵنیایی؟ زۆر دڵنیام چونکە ئێستا هەموو شتەکان بۆ بەدەست خۆیانە ینی هاتوون دادگا بەدەست خۆیانە پەرلەمان بەدەست خۆیانە بە ئارەزووی خۆیان ئەتوانن تەنانەت دادوەرەکانیش تیرۆرەکەن. ئەمە حیزب لەسا جا حیزب باڵا دەستەکان ئەو حیزبانی کە هەموو شتەکانیان قۆڕە کردووە بۆ خۆیان. باشە لە هەموو دنیاە دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی سێهەمە لە دوای یاسادانان و جێبەجێکردنەوە. لە هەرێمی کوردستانە پێ دوایە شوێنی خۆی گرت بێت؟ نەوەم پێکەنین بەو شانەیە ینی بەڕاستی هیچ شتێک لە هەرێمی کوردستانە لەجێ خۆیان نەگەوە هیچ شتێک لە هەرێمی کوردستانە تەنانەت من پێ دەڵێم ئەوانەی کە لەسەر حەقن ئەوانەی لەسەر حەقن دایمە لە ژوورەوەن ئەوانشی کە تیرۆرەکەن و ماڵی خەڵک وێرانەکەن ئازادن دوای ئەوە زانی دای 2 مانگ بەربوون لە زیندانەکانە هاتوونەکان ژیان پێچوانەیە زۆر بەعکسی هەموو دنیاوەی کوردستان تەنانەت بەعکسیەوەی سۆماڵی کە باسێکەن ئەڵێن سۆماڵیان کۆریای باکوور لە کۆریای باکوور خراپترە کوردستان. هۆکاری ئەمە چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کاکە جەماعەتێک هاتوون بە ناوی حکوومەت و بە ناوی دەسەڵاتەوە هاتوون دەسەڵاتیان گەتۆ بەسەر ئەم کوردستانەوە دەسەڵاتیان گەتۆ بەسەر ئەم هەرێمەیە و هاچی شتە باشەکانی هەرێمی کوردستانە بردویانە بۆ خۆیان و قۆڕخیان کردووە و لە پێناوی بنەماڵەکەی خۆیان ئاواکەن. باشە حاکمەکان بۆ ئەمە قوبوڵەکەن ڕێگە قوبوڵی ئەەکەن کە دەسەڵاتیان پارێزراو نەبێت. حاکمەکان ئەوانەی کە دەسەڵاتدارن لەگەڵ حیزبان ئەوانیشان بێ دەسەڵاتن هیچیان پێ ناکرێت. ئێمە چۆن بتوانین شکۆ بۆ حاکم بۆ دادگا بگەڕن لە هەرێمی کوردستانە بە جۆرێک بڵێن بەڕاستی دادگا ڕۆڵی خۆی بینی لە هەموو بوارێکدا هەتاکو دەستی حیزب لە ناو حکوومەتە بێ و هەتاکو حیزب باڵا دەست بێت هیچ شتێک شکۆی بۆ ناگەڕێتەوە بۆ وڵاتی ئێمە. پەیامە چییە؟ پێم هیوادارم باش بێت بەڵام دڵنیام ئێستا من وەکو گەنجێکەڵێم دڵنیام کە ئەم کوردستانە بە نەمانی ئەمانە نەبێت چاک نابێت. من زۆر بێ ئەمەدیشم. وڵی لە باوەڕ ناکەم سەر بەخۆ بن هەمووی دەستی حیزبی لە پشتەوە ئەو شتەی حیزب ئەمری پێ نەکە بۆی ناکرێت. واتە حیزب کاریگەری لەسەر بڕیاری دادگاکان هەیە لە ساسە بە تاکید ئەگەر حیزب نەبێت ناتوانێت حکمی یەک بناوە. لە هەموو دنیادا دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی سێهەمە لە دوای یاسادانان و جێبەجێکردنەوە. بۆچی ئەم شکۆیە لە کەدار ئەکرێت؟ بەڕای من وڵای هەمووی ئەگەڕێتەوە بۆ حیزب وای لێکا کە شکۆی نەمێنێت بەدەست چەند کەسێکەوانێ هەموو دادگاکانە ناڵن ناتوانێت یەک شتکە بەبێ پرسی حیزبەکەی نامەیەکی بۆ نێرێ ئەوە وا لێ بکەن ئەوە وا بکەن بەدەزەوانێ. ئەگەر دادگاکان سربەخۆیانە و دادپەروەرانە بڕیاری خۆیان نەدەن وەزعی میلەت و حکومڕانی بەرەوکوێ ئەچێت حتا بڕوا بەرەو خراپترەچێت. ئێستا بەرهەمی ئەوەیە کە دادگا فەرامۆش کراوە بە تاکید ئەرە وەڵا هەمووینی ئەوەیە ناتوانن
یاسا بەسەر کەسا سەر لا حزب بووینە نێرە ناڵێ ئەو دوکانە داخە ناتوانێت ئەو کەسە بگرە ئەو کەسە وای لێ مەکە زەلانی کوشت بێت بە 5 خەبەری زەلانی واشە پاکەتێ جگەرە دزێ لە برسایە 10 ساڵ حکومێ چۆن بتوانین شکۆ بۆ دادگا و بۆ حاکمەکان بگێڕینەوە بە جۆرێک خەڵک دڵی خۆشێ بە بڕیاری دادگاکان با هەوڵ و هەمەتی هەموو خەڵک بتوانێت شتێکی وا بکرێت گوشارێکی زۆر بخرێتە سەر دەسەڵات وا بکرێت کە ئیتر لەوە زیاتر شکۆیان زیاتر ناشێت ئەمە لە بەڕێز بپرسم لە هەرێمی کوردستان تا چەند حیزب دەستی هەیە لە بڕیاردانی دادگاکان نای هەڵم دادگاکان ئیشی خۆیان بکەن هەمووی حیزبەکانە کە نایەڵن دادگا ئیشی خۆی تۆ پێت وایە بڕیاری حیزب لە سەر و دادگاکان وێ ئەرەوەڵا کاری ئەمە چییە بەڕای بەڕێزت وەڵی بڵام چی کاری ئەو لای حیزبەکانە هەمووی ئەگەر حیزبەکان دەسەڵات بند بە ئەوان کاری خۆیان باشەکەن ئەگەر دادگاکان سەربەخۆیانە کاری خۆیان بکەن دادپەروەرانە پێت وایە وەزعی میلەت خۆش بێت ئەرەوەڵا هەموو کەس لە سای دادپەروەریە حەسێتەوە ئەرەوەڵا لە سای دادپەریەوە هەموو کەسێ حەسێتەوە بەڵام ئێستا دادپەوەری کو هەیە هەمووی حیزبەکان سێتەریان کردو بەسەریان باشە ئێمە چۆن بتوانین ئەم شکۆیە بۆ حاکمەکان و بۆ دادگا بگەڕینەوە بەچی ئەکرێن وڵایە بێ سەرکردەکانمان ئەوەکی بکەن واز لە دادگاکان بێن وانە حیزب بڕیار ئەدا کە دادگاکان چۆن ڕەفتار بکەن بەدڵی حیزبەکان حکوم ئەدەن لە دادگاکانە تا چەند پێ دوای ئەمە بوونی هەبێت بوونی زۆرە بەس دەستی حیزب زۆر باڵایە حیزب زۆر بڕیارەدا لە هەرێمی کوردستانە تا چەند پێ دوایە حیزب دەستی هەیە لە بڕیاری دادگاکانە وەڵای زۆریش زۆر تێگەشی دەستیان هەیە لە دادگاکانیشە بۆ کاری ئەمە چییە؟ وەڵای ترەوە خۆیان نەزانن باشە واتە حاکمەکان دادگاکان ناتوانن سەربەخۆ خۆیان بڕێ بدەن ناخر ناتوانن بە پێی حیزب نەبێ ناتوانن باش ئەگەر حیزب ئاوا دەزەر دەدا کاروباری دادگا پێ دوایە ژیانی خەڵک و حکمڕانی بەرەوکوێ بچێت وا بەرە ئاکارێکی خراپە ڕات ئەمە ئێستا کە هەیە پێ دوایە فەراغی دادگاکان بێ ئایتەواڵ ئێمە چۆن بتوانین شکۆ بگەڕینەوە بۆ حاکمەکان بۆ دادگاکان کە دادپەروەرانە سەربەخۆیانە بڕیاری خۆیان بدەن بەچی ئەکرێمە وەڵای بچێ بتر هەمووی ئەبێ ڕێک بێت و هەموو لە ناو یەکاو تێگەشتی لە هەرێمی کوردستانە تا چەند پێی وایە کاریگەری حیزب لەسەر بڕیاری دادگاکان بوونی هەیە وەڵا لە 100 بوونی دادگای ئێستا هەرچی دەیبینی حزبایەتی ئەم وڵاتی ئەمە هەموو چۆتە ناو دادگاکانەوە چۆتە ناو هەموو دایرەکانەوە بەڕاستی هیچ شتێک لە شوێنی خۆی نەماوە لەبەرەوەی حیزب دەسەڵاتی بەسەر هەموو شتێک ئاگرتووە ئەم وڵاتی ئەمە وێرانی بەڕاستی دەستی ئەم حیزبانەیە لەبەرەوەی هەموو بۆتە حیزبێنە حاکمەکان بە پێی قورعان بە پێی شریعەتی ئیسلام بە پێی یاسا دنیایەکان خاوەنی ڕێز و شکۆکی ئەژگار زۆرن بە جۆرێک کە پێغەمبەر درودی خۆی لەبارەی حاکمەوە دەفەرمێت هەر حاکمێک بەیانی تایەوارە بە دادپەروەرانە حکم بکات وەکو وایە چۆن مسلمانێک 70 ساڵ لەسەر بەرمەڵ عیبادەت بۆ خوا کە بەقەی و پاداشتی بۆ نووسرێت بۆ ڕێگە نادرێ حاکمەکان بە دادپەروەرانە بەکاری خۆیان هەستن و ئەم پاداشتیان بەرکەبێ لەبەرەوەی لە وڵاتی ئێمە مەسئولینی ئەم وڵاتە هیچی ترسی خوای لە دڵانی ئەمە یەک کە ترسی خواشی لە دڵان نەبوو پەیڕەوی قورعانەکەش ناکات لەبەر ئەوەیە بەڕاستی هیچیان ترسی خوایان لە دڵانیە بەرامبەر ئەم میلەتە بەرامبەر خەڵک تۆش کە ترسی خوای لە دڵیدا نەبوو بەڕاستی قورعانەکەش پەیڕەو ناکەی ئێمە چۆن بتوانین شکۆ بۆ دادگا بۆ حاکمەکان بگێڕینەوە بەچی ئەکرێ وەڵایی بەوە ئاکرێت لە سەری سەرەوە ئەوەی کە لە کورسەکەی سەری سەرەوەی دایگرنە خوارەوە تا خواری خوارەوە بەڕاستی دەبێت لە وڵاتی ئێمە هەرچی هەیە دام و دەستگاکانی ئەم وڵاتی ئێمە بەڕاستی پڕە لە گەندەڵی پڕە لە فەسادی پڕە لە هەموو شتێک بەڕاستی چینی فەقیر چینی هەژار لە وڵاتی ئێمە کەوتۆتە ژێر دەستی ئەم حیزبانە بەڕاستی هیچ دەبێت هەمووی بگۆڕێ بەڕاستی ئەگەر نەگۆڕدرێ یعنی ئەم وڵاتی ئێمە وێرانە ئەگەر دادگاکان فەرامۆش بکرێت و نەهێڵن بڕیاری سەربەخۆوانە خۆیان بدەن وەزعی میلەت و حکمڕانی بەرەوکوێ ئەچێت وەڵاهی جا ئەگەر نەگۆڕدرێ بەڕاستی وەزعی ئەم میلەتە لەمە خراپتر دەبێت چونکە بەڕاستی دادگال لە وڵاتانی کە تۆ دەیبیستیت و دەیبینی
دادگا لەسەر و هەموو شتێکەوەی بەڕاستی لە وڵاتان وەکو پەیڕەوی ئاینی ئیسلام ناکرێت بەڵام پەیڕەوی ئینسانیت دەکرێت بەڵام لە وڵاتی ئێمە نە پەیڕەوی دینی ئیسلام هەیە نە ئینسانێتیش هەیە بەڕاستی هیچ شتێ نەماوە لەبەر ئەوەی حیزبایەتی لەم وڵاتە لە 100% لە هەموو دەستگا و دام و دەستگاکانی تۆم وڵاتی دەبینی هەمووی پەرەیسەندووە هیچ شتێک لە شوێنی خۆی نەماوە هیچ کەس هەر کەسە بۆ خۆی لە وڵاتەیە بۆتە سەرۆکی خۆی ئێستا بچۆ دادگا ترسی نییە لەبەرەوەی کە ترسی نەبوو یەک ترسی دەسەڵاتی نیامە یەک دووش ترسی خوای نییە کە تۆ ترسی خوا و ترسی دەسەڵاتن نەبوو بەڕاستی لە هەموو لایەکە و گەندەڵی لە وڵاتەیە چیشێ ئەمۆزای ئێستا ئێمەیتیین پێ وایە فەراغی دادگاکان بێت کە نایهێڵن ئیشی خۆیان بکەن وەڵی فەراغی نەوەڵا لە 100% لە سەر و هەمویانەوە سەرۆکی هەرێمە کە سەرۆتۆ لە ئاوێک لەسەرەوە کە بە قوڕاوی هات هەتا خوارەوە هەر هەمووی قوڕاویە لەبەرەوەی تۆ سەرۆکی هەرێمەکەت بەڕاستی گەندەڵە کە گەندەڵیش بوو بەڕاستی تا خوارەوە هەر هەمووی گەندەڵە هەرێمی کوردستانە حیزب دەست وەر ئەدات لە بڕیاری دادگاکان وڵی خۆ بە بەرچاوی هەمومانوێ هەتاکو ئێستا دادگاکانمان بەستوانیوانە خەڵکی بچکۆلە بگرن ئەگینا خەڵکی گەورە تۆڕەکەیە بڵێ بە پێچەوانەی تۆڕی ماسیەوە ئەمان لێرە هەرچی گەورەکانە دەربازیەکەن هەرچی بچووکانیشە ئەگیرێت ئەو بە بەرچاوی هەمومانوێ بڕەوە سجنەکان هەموو سجنەکان هی هەر شوێنێگەگری ئەگەر کوڕی مەسئولێکی تیا بوو ئەگەر کوڕی باڵادەستێکی تیا بوو من هیچم نەزانی بێ هەمووی کوڕی فەقیر و فقەراهی وهەیە لەسەر پاکە توش قارتەیەکە گیرێت حکمەیرێ بەڵام لەسەر هەزارەها تەنکەر کە ئاودی وەکرێ و کە ئەدزرێ و کە پارەی ئەم میلەتە کەس نازانێت بۆ کوێچێ هەتا پێسە کەس محکەمە کراوە نەکراوە ناشکرێت بۆ کاری ئەمە چییە وا دادگاکان شخۆیان ناپارێزرێت چون دادگا شکۆی خۆی هەیە دەستێوەردانی حیزبە لەسەر و هەموویەوە حیزبە باڵادەستەکان زۆر دەستێوەردانەکەن لە دادگاکانە ناڵێن دادگا ئیشی خۆی بکە دەستەی دادوەری هەمووی سەر بە حیزبەکانە سەر بە حیزبە باڵاکان و دەسەڵاتدارەکانە ئەگینا کاکەگیان لە هەموو عالەما بۆچی کابرایەکی وەزیر بە تۆهمەیەکی بچکۆلە بە اختلاسێکی بچکۆلە ئەگیرێەوە خرێتە سجنەوە لە ئەوروپا لە ئەمریکا لە وڵاتانیکە بۆ لە لای ئێمە ئەم هەموو دزیە هەیە دادگا ناتوانێت کەس حکم بات لەچ دادگایەکە دەستی حیزبیتیانی لە 100% هەیە ئەمە ئینکاریتیانە زۆر دڵنیایی زۆر دڵنیان لا حزب بووینە نێرە بناڵێ ئەو دوکانەدا خەر ناتوانێت ئەو کەسە بگرە ئەو کەسە وای لێ مەکە زەلامی کوشت بێ بە 5 دقیقە لە سەری سەرەوە ئەوەی کە لە کورسەکەی سەری سەرەوەی دایگرنە خوارەوە تا خواری خوارەوە بۆ نمونە قارەکە دەرەکرێ مخالفی ئەو قراری کە ئەدرێ لە یان دەرگاکانەوە خەڵک قبوڵی نەکا خۆ پیشاندام کاکەی چیەکە بە دای مافی خۆی بکاویش خەڵک لە هەرێمی کوردستانە تا چەند پێدوایە دەستی حیزب کاریگەری هەیە لەسەر بڕیاری دادگاکان بەڕاستی دەستی حیزب کاریگەری هەیە بەڵام بۆ ڕادە زۆرەی نییە کەوای ئەمە باسیەکەین لە کوردستانە کۆمەڵە کار هەیە تۆ کە کابراکی شێکی ناقانونیەکە دەبێت چاوەڕێ ئەوەی لێ بکەی دادگا سزای خۆی بدە ناکەری بەم شێوەیە هەر کەس هەڵسێ و قسەیە بکە بڵێ وەڵا فڵان شت بڕیاری حەزب بەسەر یان بڕیاری حەزبی بەسەرەوە نییە تێگەشتن پێ دوایە حیزب دانیشتووە بێدەنگ بۆ خۆی حەقی بەسەر دادگاوە نییە و دادگا بێلایەنانە دادپەروەرانە حەق بێژانە بڕیاری خۆیەدا پێم وایە کاریگەری هەیە بەڵام بەو شێوەی نییە کەوا ڕاگایەنەکان باسیەکەن فەرموو تۆ بڕە دادگاکان ببینە بزان ڕۆژان چەند کەس دادگایەکرێت چەند کەس خزمی بەرپرسەکانە چەند کەس خزمی مەرسوولەکانیان وڵاتەیە هەروانی هەر کەس تێپەڕێ بڕوە تەناما ئەعلامەیەکە وا ئەڵێ بەرپرسانی ئەم وڵاتە ئەو کاراکەن ڕاستە بەڵام 100% ئاوان نییە ڕەنگە هەیە بەڵام وەکو ئەوە نییە ڕاگەاندن باسیەکە لە هەموو دنیا دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی سێهەمە پێ دوایە لێرە جێی خۆی گرت بێ پێم وایە لێرە ئەوەنە دەسەڵاتی سێهەم نییە پێم وایە ڕۆشتە دەسەڵاتی چوارەوە و پێنجەمەوە بەوە نییە کەوا بڵێ وەکو وڵاتانی دەرەوە بەراوردی بکەین ئەوەش بزانێ ئەمە هێستا وڵاتێکی نادیموکراسین ئەمە لە سەرەتای گەشەکردنای ئەم شتانەتیا ڕووەدا ئەبێ تەحەمولی بکەین بەڵام ئەبێ هەوڵدن دووبارە نەبێتەوە ئێمە چۆن بتوانین شکۆ بۆ دادگا بگەڕینەوە بۆ حاکمەکان بگەڕنەوە بە جۆرێک سەر بە خۆیانە بێلایەنانە بڕیاری خۆیان بدەن وەڵای پێش ئەمە شتێ ئەبێ ڕاگەیاندنەکان بێدەنگ بکەین کە ڕاگەیاندنت بێدەنگ کرد دادگا ئەتوانێت بە ئەقڵەتی خۆی بکاتەوە بەڵام کە تۆ کابرایەکی ئەمڕۆ ئەگری سبەی سێکە هەموو ڕاگەیاندنەکان ئەگە لە سنووری زەرد بێ لە سنووری پارتی بێ لە سنووری هەولێر و دهۆک ڕاگەیاندنەکانی ئەم دی و ئەڕۆن بزان چیەکەن
ئەگە لە سنووری ئێرەش بێ بزان ڕاگەاندنی ئەو دیوچیەکە پێش هەموو شتێ بە ڕاگەاندن بێ دەنگ بی بمانەوێت سەروەری بۆ یاسا بگەڕێتەوە ئەبێت ئەو ڕادەی کەوا هەیە بەرپرسان تا ڕادەیەک دەستێوەردان نەکەن دووهەم شت ڕاگەاندنەکان بێدەنگکەن گەشتن ئەگەر دادگا سەربەخۆ نەبێت ژیانی خەڵک و حکومڕانی بەرەوکوی ئەچێ بە قەنەعەتی تۆ بەڕای من دادگا سەربەخۆیە لە وڵاتە دادگا سەربەخۆیە مەکو پێشتر باسم کرد دادگا سەربەخۆیە بەڵام بۆ ڕادەیە نا کە لە ڕاگەاندنەکان گوێت لێ بێ دادگا سەربەخۆی لە وڵاتە فەرمووی تۆ بڕە تاوانێ بکە لێرە دەستگیر ناکری من بیکەم بزان دەستگیر ناکرێم ئەگەر کوڕی مەسوودێکی ژەمە بکە هەر دەستگیرەکرێوە من هەر دەستگیرەکرێوەکو من و تۆ چۆن کوڕی مەسوود لە زیندانە تا ئێستا بە قەنەعەتی تۆ گیراوە من زۆر کەس گوێم لێ بووە گیراوە لە زیندان بووە مناڵی بەرپرسە زانم ئایا ئێستا چەنەها دەرس کەوتووە باوکی بەرپرسە لە وڵاتە ئەمە هەیە دانەدانە هەیە بەڵام بەو ڕادە زۆرە نییە کە وایە مە لە ئەعلام ڕاگەاندن گوێمان لێ ئەبێ مناڵی دایان بەرپرسە ئەناسم کە ئێستا زانکۆی تەواو نەکرۆ لە ماڵۆیە مناڵی بەرپرسە ناسم سە 7 دەرس کەوتووە قەرار لای حزبە لای دادگانی ئێستا ناهێڵێ حاکمەکان بە ئازادانە بڕیاری خۆیان بدەن دادپەروەرانە نا بە تاکید وایە باشە هۆکاریان بۆچی ئەگێڕیتەوە جەنابەت وڵای هۆکارەکەی بۆ لاوازی یەک دادگاکانە گێڕمەوە دوو لاوازی خەڵک کە شوێنم وەکو مەڕیمەی لێهاتووە هەر کەسە بۆ خۆی دانیشتووە لە ماڵەوە هیچ قەرار لای خۆی نەماوە ئەوانیشتر بەشێکی سەرەکی لێکی بیتەوە قەرار لای دادگاکان بەشەیەکی عام نەماوە باوەڕ ناکەم ماڵێ ئێمە چۆن بتوانین شکۆ بۆ دادگاکان بگێڕینەوە وەڵای شکۆتر بە جورئەتی خەڵکەکە کەوتووە بەشەیەکی عام خەڵک ینی بۆ نمونە قەرارێکە دەرەکرێ مخالفی ئەو قەراری کە ئەدرێ لە یان دادگاکانەوە خەڵک قبوڵی نەکا خۆ پیشاندام کاکەی چیەکە بە دای مافی خۆی بکاویش خەڵک ئەگەر هەر کێشەیەک بکات مەسەلەن لە ڕێی شەریعەتی ئیسلامەوە بڵێن ئەگەر لابات سزایەکی خۆی وەرەگرێ بەڵام ئەگەر لێرە کابرایە بکوژرێ دوای 2 مانگ 3 مانگ لە سجنایە دوای ئەو بەرەڵایەکەن بە ئارزی خۆیت هەڕوات ویە بەڵام لەم کوردستانە لەبری ئەوەی ڕۆژ بە ڕۆژ باشتر بێ دوای 20 ساڵ 25 ساڵ بەرەو دواوە ڕووی ئیجمالکردنی دادگا و دەسەڵاتی دادوەری وڵات بەرەوکوێ ئەبات وڵات بەرەو هەڵدێریە بە یعنی تۆ ئەبێ کە دڵ بە کوردستانی خۆش بێت زیاتر بە سەنگەشە بگات و بەرەو ئاشتەوایی و بەرەو ژیانێکی خۆش بتبات ئەبێ دڵخۆش بیت بەڵام بەکام دڵخۆشیە بەکام دڵخۆشیە یانی بڵێ ئێمە چۆن بتوانین شکۆ بۆ حاکمەکان و بۆ دادگاکان بگەڕینەوە سربەخۆیانە بێلایەنانە بڕیاری خۆیان بدەن بە دادپەروەری بەچی ئەکرێمە مەرجێت کاتی ئەو دادوەرە ئەو حاکمە ئەو پارێزەرە ئەگەر سوێنی یاسایی ئەخوات بەو سوێنەی خۆی کردار و ڕفتاری خۆی بکات هیچ مەسئولیت هیچ حزبێک ناتوانێت ئەگەر لە پشتیەوە نەبێت ئەگەر بەو شکڵی خۆی بیکات سوێن و قورئانی خۆی بخوات و ڕێک و پێک بیبا بەڕێوە ئەو کاتە وڵات ڕێک و پێک بەتەشید ڕێک و پێگەشێ بڕێوە بەڵام تۆ ئەگەر وەڵی ینی بەعزێ جار ئەگەر بتێ هەر قسێ بکەیت ینی زیادە ڕەویەیەکەیت بەڕاستی لەم کوردستانە نازانی بۆ لەبەر چی هۆکەی چییە بەڕاستی ینی نازانی ئەگەر بتەوێ شتێکی بەسیت بەریتە دادگا بە 6 مانگ 7 مانگ کۆتایی پێ نایە وەڵای خۆی کۆمەڵێ هۆکار هەیە ئێمە بمانوێ نەمانێ ئەمڕۆ کۆمەڵی حیزبین ئەم حیزبانەشمان تەبعەن کۆمەڵێک لە مەحامەکانمان ئایا کۆمەڵە لە دادگاکانمان هەرێکیان سەر بە گروپێکی حیزبن ینی پێم وایە لەوە چێ هۆکارەکەی بگەڕێتەوە بۆ فرە حیزبی ئەگەر تاکە حیزبی هەبێت من بیر و باوەڕم وایە و قەناعەتیشم وایە یەک تاگڕەو بێت یەک یاساش بەرقەرارە بێت بەڵام ئەمڕۆ بەداخەوە لە بەرەوەی فرە حیزبێکی زۆرە هەچ کەسە و لەبەر مەسلحەتی خۆی ئایا لەبەر بوونەوەی خۆی ئەتوانن بۆ نمونە وەکو ئەوەی کە بتوانن قەرارێ بن هەچ کەسێک و بەلایەنێکی خۆی سەر بە حیزبەکانی خۆیان ئەگەر دادگاکان ئیهمال بکرێت ئەگەر دادگاکان حسابیان بۆ نەکرێت ئەگەر دادگاکان بە ئارەزوی حیزبەکان بجوڵێنرێن پێ دوایە دۆخی وڵات و خەڵک بەرەوکوێ بڕوات دۆخی وڵات خۆی وێرانە دڵنیا بە لەوە وێرانە ئەوەنەی کەش وێرانە دادگاکانەیە
ئەمە لە فەراغی بەڵێ لە دادگاکانە هەیە. من خۆم بۆ نمونە بەسرم هاتووە لە دادگایەکە و حەزیش ناکەم ناوی ئەو دادگایە بەرم ڕۆژێکیان وەکالەتێکی عام بۆ شخصێک کرابەوە کە ئەو کەسەی وەکالەتی عامی پێیە مافی هەیە وەکالەتێ بۆ من کاتەوە. لە هەمان کاتە کە چوینە بەردەم دادگا وتی ناتوانیت ئەم کەسە لەسەر ئەم وەکالەت عامە بۆ تۆ بکاتەوە. وتم ئەم کەسە مەوجودە نەمردووە نەخۆشە وەکالەتی کردوتوانێ بۆ کوڕەکەشی مافی هەیە بۆ من. وتی شتیوانی ئەبێ خۆی بێ. وتم ئەی ئەگەر یاسا هەیە ئەگەر یاسا هەیە و عەدالەت دێت تۆ وەکالەتێکی کردوتەوە بۆ ئەم کەسە کە نەخۆشە ناتوانێت مافی هەیە بۆ من وەکالەت کاتوانێ. وتی من ئەتوانم بە یاسای خۆم 20 ساڵ حکمی تۆ بم. وتم لە پێناوی چیا من حکمەیت؟ ئەی ئێمە یاسامان هەیە ئارەزوومان لێ بێت بۆ نمونە ئەگەر کەسێ 10 ساڵ حکم بێ ئەتوانین 20 بیت. بەڵام بەداخەوە میزاجیە بەڵێ من خۆم ناوی ئەو دادگایەش نابم بە هیچ شێوەیەکیش بە بەڵگەشەوانێ کەسەکەش شاید حاڵە لەگەڵ ماکەچووم ئەوە قسەکەی بوو ناچار منیش بێدەنگ و بێسەنگ خواخوان بوو کە یاسایەک نەیە بەسەر ماوە 20 ساڵ حکومم بە. باش ئێمە چۆن بتوانین شکۆ بۆ حاکمەکان و بۆ دادگاکان بگەڕینەوە بە جۆرێ حیزب نەتوانێت دەست وەر بداتە کاروباری دادگا بۆی حاکمەکان دادپەروەرانە بۆی حاکمەکان ڕازگۆیانە بڕیاری خۆیان بدەن و حکومەت و وڵاتیش بەرەو پێش بەرن. وەڵای من پێم وایە ئەگەر تا فرە حیزبی بێت ئەگەر هەموو حیزبەکان یەکسان نەبن هەمویان یەک هەڵوێز نەبن یەک بیر و باوەڕ نەبن یەک مەبەس و ئامانجیان نەبێت یەک حکومەتی سربەخۆ نەبێت و قەناعەتم نییە هەر وەکو خۆیە مێنێتوانێت هەست کە سەو بۆ خۆیە بێت. پاشاگەردانیە ئیتر خۆم و شەنسم شەلم کوێرم ناپارێزم. ئێمەش وەکو هاوڵاتیەک دەستمان بە کڵاوەکەی خۆمان و گرتووە بانەی بە. ئێمە چۆن بتوانین خراپکاران بەرینە بەردەم دادگا و سزای خۆی وەرگرێت؟ ئەوە بە میلەت دەکرێت. چۆن بە میلەت ئەکرێت؟ چی یەکگرتوو بێت ئەو شتانە ئەکرێت. بەس میلەت یەکگرتوو نیە جەماعەتێکی مەساڵحی هەیە لەگەڵ ئەمانە کە جەماعەتێکیشی مەساڵحی بێ ئەوەی کە دەسەڵاتی و پارەی هەیە لەگەڵ ئەمانە نایکا ئەوەیشی کە فەقیر و هینە دانیشتووە و ئەمانی شتەکەیان بۆ چۆتە سەر و حەلی قورسە و تەواو. پەیامە چییە؟ پەیام ئەوەیە کە خەڵک هەموو یەکریز بێت و ئەمانیش فکرێکەنەوە لەم میلەتە خەڵک ئاوا بەم شێوە نەژی. درودی خوالی بێ فەرمێت ئەگەر حاکمێک بەیانی تا ئێوارە بە دادپەروەرانە حکم بکات وەکو ئەو وایە خواناسێک 70 دانە ساڵ لەسەر بەرماڵ عیبارەت بۆ خوا بکات بەقەدرەوە ئەجوبەدەش بۆ نووسێ بە مەرجێک حاکمەکە دادپەروەر بێت. ئەم دادپەروەریە لە کوردستانە بوونی هەیە؟ تا ئێستا پێشکراوە نەخێر نییە. بش بێ کۆمەڵی خەڵکی ئیرانی باشی تیا بێ ینی حاکم بێ بەڵام ناتوانێت قەراربە لەسەر شتەکان لەبەرەوەی هێزێکەیە بڵێم دەوانەیە سەرکوتی بکات لەوانەیە بیگرێت لەوانەیە خۆی سوێنی خواردووە قورئانی خواردووە کە دادپەروەر بێت کە سەربەخۆیانە بڕیار بدات بۆ سەربەخۆ بڕیار نەدا. وەڵڵی بڵێم چی ئەگەر مەسەلەی خواردن بێ ئەندام بەرلەمانەکانشان هەمووی سەرۆکانمان ئەندام بەرلەمانەکان هەمیان سوێنی یاسایان خواردووکەوە عەدالەت بن بەڵام عەدالەت لە وڵاتە وەکو عەرزم کرد پێشێر کراوە. پێدوانیە ئەم سوێنە ڕۆژێک هەمویان بگرێت؟ وەڵڵی تەمان دنیا بەرەو گۆڕانکاریە ڕۆ بەڕاستی وەش قبوڵ ناکرێت تا سەر ئەبێ هەر بگۆڕێ بەڕاستی ئەمەش ینی خەڵک بەڕاستی خۆی زوودی خەڵک ئەزانێ خەڵکی ڕۆشنبیری ژەیە بەڵام خراوەتە لاوە ئەمەش تا سەر ناگرێت هەر بێت ڕۆژی گۆڕانکاری بەسەر بێت دنیا بەرەو گۆڕانکاریە ڕوە حتمانەوە بڕاوان بە گۆڕانکاری هەبێت. چۆن بتوانین شکۆ بۆ دادگاکان بگەڕێنەوە بە جۆرێ حاکمەکان و محکەمەکان سربەخۆیانە بڕیاری خۆیان بدەن چکم لە هەموو دنیاە دادگا دەسەڵاتی سێهەمە بەڵام لێرەوە بزان دەسەڵاتەکە ڕۆشتە بۆ ژمارەی دوای خۆی. چۆن بتوانین ئەم شوێ بگەڕێنەوە بەچی ئەکرێ؟ وڵی ئەدەنج بە خەڵک ئەکرێ بەڵام بە خەڵکی باش بە خەڵکی کە هەڕەشەی لێ نەکرێت زەختی لەسەر نەبێ بەڵام ئێمە حیزبەکان بەڕاستی کارێکی واکەن لەو یعنی زەخت لەو خەڵکاکەن ئەگەر بێت و شتێ بکات یا قەرارێک بات ینی ناتوانێت قەراریش بە لەوانەیە تووشی شتێک بێت لەبەرەوەی شتانە هەمووی وەکو عەرزم کردی پێشێل کراوە. دەسەڵاتی داروەری دەسەڵاتی سێهەمە لەم هەرێمەیەمەدا پێ دوایە دەسەڵاتی چەندەم بێت؟ دەسەڵاتی هەر دەسەڵاتی نییە نەک دەسەڵاتی سێم و چوارەم بێت هەر نیەتی دەسەڵاتی نییە
بەدەست خۆیانە بەدەست مەسئولینی حیزبەکانە بەدەست باڵادەستەکانە ئەوان نەتوانن حکمی دادگاکان بەرن بەڕێوە وتی فلان کەس خائینە ئیترەوە بۆ یاخی خیانەتی لێن وتی ئازادی خواز و سەربەز پیاوی چاکە پیاوی چاکە باشە چۆن بتوانین شکۆ بۆ دادگاکان بگەڕینەوە بۆ حاکمەکان بگەڕینەوە تاکو خەڵک دڵی بە دادگا و بە حاکمەکان خۆش بێت هەستکەن کە حکمێکی عەدالەت دەکەن گیانی من ئێمە لە وڵاتی ئێمە یەک دەستگامان هەبوو کە پیان و پەرلەمان ئەو پەرلەمانیان پەخستەوە بەبێ هیچ وەیەک ئای ئێستا بەیانی پەرلەمان جێی خۆی بگرێتەوە ئیشوکارەکانی بکاتەوە ئەتوانێت بەرنامە ڕێژی بۆ دادگاکانیش بکات و بۆ یاساش بکات کە هەموو کەسێک بە یاسا بتوانێت بڕوا بڕێەوە بەڵام هەتاکو و پەرلەمان کاران نەکرێتەوە و نەخرێتەوە سەرسکەی خۆی هیچی شە ناکرێت بڕەڵایە بێت و لە ڕحەز لێرەوە دوپەیامە چییە؟ وڵای دوپەیامەوەیە بەڕاستی ینی هەرچی خەلەلەکانە لە پارتی دیموکراتی کوردستانەوە هیوادارم بە خۆیانە بچنەوە بێنەوە باوش بۆ گەل بکەنەوە نەک لەگەل دوورکەورەوە بەڕاستی ئەوەی کە ئێستا ئەمان ئەیکەن دژایەتیکردنی گەلە دژایەتیکردنی سەروەری خاکە بە ناوی ڕیفراندۆم و بە ناوی سەربەخۆی کوردستانەوە هەموو شتێکیان بۆ خۆیانین کردووە بەڵام ئەسڵ و ئەساسی نییە تۆ بەچی توانی سەربەخۆی و ئازادی بۆ کوردستان بەدەستبێنی بەسکی بەتاڵ بە گیرفانی بەتاڵ کاکە خەڵک برسیە ئێمڕۆ هەچ کەسێک بێ بەدیلی ئەمان هەچ کەسێک بێن نان با بۆ خەڵکە خەڵک تەیدەکە هەچ کەسێ بێت حەسەکە بە لە وڵاتێکی ئەجنەبیشەوە خەڵک بێت حکوممان بکە مویمە نانێ باتێ جاران تۆ بەس نانی تۆ ئەبڕایەسە نانی ماڵ و مناڵ و ژیان و ئیشوکارە هیچی نەماوە کەواتەی تر بەوە چارەسەرە بێت هاوڵاتیان نیگەرانن لەوەی کە دەستی حیزب لە هەرێمی کوردستاندا کاریگەری لەسەر بڕیاری دادگاکان هەیە و زۆرێکیان دڵنیاییان هەیە لەوەی کە حیزب کاریگەری لەسەر بڕیاری دادگاکان و حاکمە بەڕێزەکان دروست ئەکەن ناهێڵن ئازادانە سربەخۆیانە بێلایەنانە دادپەروەرانە بڕیاری خۆیان بدەن هاوڵاتیان نیگەران لەوەی کە ئەگەر لە هەرێمی کوردستاندا یاسا و دادگاکان سەروەر نەبێت دۆخی خەڵک لە ئێستا بەرەو خراپتر دەچێت هاوڵاتیان پێیان وایە ئەگەر دادگاکان سربەخۆیانە دادپەروەرانە حکمی خۆیان بکەن ژیانێکی خۆش و پڕ لە ئاسوودەیی بۆ هاوڵاتیان دەستەبەر ئەبێت هاوڵاتیان نیگەرانن لەوەی کە گەورەترین دەسەڵاتی یاسادانان کە پەرلەمانە لە هەرێمی کوردستانە پەک خراوە ئەمەش هۆکارە بۆ ئەوەی کە دادگاکانیش پەکیان بکەوێ و بڕیاری دروست نەدرێت لەبارەیانەوە هاوڵاتیان نیگەرانن لەوەی کە حیزب ناهێڵێت دادگاکان حاکمەکان بڕیار بدەن بۆ ئەوەی یاسا بۆ هەمووان سەروەر بێت ئێمە هیوادارین حیزب واز بێنێت لە دادگاکان لە حاکمە بەڕێزەکان بۆ ئەوەی ئەوان بەمەهام و بەکاری خۆیان هەستن بۆ ئەوەی یاسا بەبێ جیاوازی بۆ هەمووان سەروەر بێت بۆ ئەوەی دادپەروەری بەرقەرار بێت بۆ ئەوەی خەڵک دادگاکان و حاکمەکانی لەلا خۆشەویست بێ بە جۆرێک متمانەی تەواویان پێی هەبێت ئەگەر ڕۆژە لە ڕۆژان خراپەیەکیان بەرامبەر کرا یان زوڵمیان لێ کرا لەلایەن هەر کەسێکەوە بێت دادگاکان و حاکمەکان حەقیان بۆ بسێننەوە ئێمە هیوادارین حاکمەکان دادگاکان شکۆدارتر بن سەرکەوتوتر بن دادپەروەرتر بن بۆ بەرقەراری یاسا سەروەری و ژیانێکی خۆشتر لە هەرێمی کوردستاندا پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان